وضع كركوك الأمن جيد وشوفنا قاعدين أنا والسيد قائد دۆخی ئەمنی کەرکووک باشە لەگەڵ فەرماندەی پۆلیس دانیشتین لەگەڵ هاوڵاتیان چامان خواردەوە دۆخەکە ئارامە کەرکووک ئارامە بەهۆی خەڵکە باشەکەیەوە بەڵام هەندێک ڕۆژنامەنووسی قین لە دڵ حاشا لێەوە دەیانەوێت وێنەیەک بسەپێنن لای عێراقیەکان کە دۆخی کەرکووک ئارام نییە کەرکووک ئارامە ئەمە خەڵک و هاوڵاتیانەکەیەتی سوپاس بۆ خوا دۆخی ئەمنی باشە مژدە دەدەم بە خەڵکی کەرکووک و هەموو عێراقیەک کە کەرکووک ئارامە هەمووان لە ئاشتی و هێمنیدا دەژین سوپاس بۆ خوا والكل يعيشون بالأمن والأمان والحمد لله والشكر. دیارە چاوی کامیرەکەتان لەناو ئەم خزم و دۆست و کەس و کارانی خۆمان دانیشتوینە لەگەڵ جەنابی قائد فرقەی 5 کە ئەمڕۆ کە میوانی شاری کەرکووکە لەگەڵ بەندە بۆی کەوا بتوانین هێورکردنەوە و دڵنیایی بدەین بە هاوڵاتانی خەڵکی ئەم شارە کەرکووک دۆخێکی باشی هەیە بەرەو باشترشە ڕوا و هەموو خەڵکی ئەم شارە هاوکاری هێز ئەمنیەکان دەکەن.